جەماعەت هەموو لایەک بەخێر بێن باینتان باش. گەشتی ئەمڕۆمان بۆ چیای سەفین گەلی میوسیکە. ئیشاڵا گەشتێکی خۆش و پڕچێژە بێ. لە سەرەتای گەشتەکەمان دەست پێکەین وەرزشێکی نەرمکردنەوەکەین بۆی لە ڕێگە تووشی تەشەنوجات و پێکان و شتانە نەبن. داوا لە هەموو لایەکەکەم لەژێر ڕێنمایی سەرپەرشتیاری گەشت و پاشڕە و پێشڕەوی گەشت هەموو ڕێنمایەکان جێبەجێ بکەین و دەست پێکەین. میوزیک چی؟ دۆڵی میوزیک؟ لەو باوەڕدامون شوێنێک لە کوردستان هەبێ ناوی دۆڵی میوزیک بێ؟ بەڵێ ئەمە دۆڵی میوزیکە لە چیای سەفین لەگەڵ گروپی شاخەوانی هەولێر هاتوین بۆ ئێرە ئەمڕۆ بەرنامەی گەشتوان لێرێ لە دۆڵی میوزیکە. بەرنامەیەکی تایبەت لەسەر ئیکۆسیستەم. ئیکۆسیستەم چییە؟ ئیکۆسیستەم لە دیبەیتێکا باسی ئەەکەین لەگەڵمان بن تا بزانن نهێنی ئەم ناوە چییە و ئیکۆسیستەم چییە؟ گەلی میوزیک دەکەوێتە چیای سەفین و سەرباشاری پیرمامە. با دووری 35 کیلومتر دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی هەولێری پایتەخت. لە سەرەتای چوونە ناو گەلیەکە دیمەنی سرنجڕاکێشی دار و درەخت و چیا و لووتکەی بەرز و تاشە بەرد تووشی سەرسوورمانت دەکات. گەلیەکی چڕ و دژوارە، بەڵام بەهۆی ئاوازی باڵندەی جۆرا و جۆر هەستێکی زۆر خۆشت پێدەبەخشێت. سەبارەت بە ئاوازی باڵندەکانەوە بەم گەلیە دەگوترێ گەلی میوزیک. بەهۆی سەرکێشی و دژواری چیاکانی هەردوولای گەلی میوزیک بۆ وەرزشی شاخەوانی گونجاوە. ئەگەر خزمەتگوزاریەکی باشی بۆ بکرێت، گەلیەکی شیاوە بۆ سەردانیکردنی گەشتیاران بە تایبەت گەشتیارانی بیانی. کاک شاخەوانجان هەرچەنە ناوی خۆت بە خۆتەوە شام شاخەوان هەم ناویشە شاخەوان. من زۆر خۆشحاڵم کە لەم گروپە ئەوە بە دیدەنی جەنابەت شا دەبم. یەکەم جار کە ئەم گەشتە ڕێکخراوتان ئەچین بۆ دۆڵی میوزیک بەڕاستی من یەکەم جار تێ نەگەشتم زانی ناوەکە بەهاڵە ئەوە ترێدیا من بەهاڵە بە جۆمایەت. دوایی تێگەیشتم دۆڵی میوزیک تێتان گەیانم کە هینا هەردۆڵەکە ناوی میوزیکە بەس بۆچی ناوی میوزیکە ئەتوانی ئەمە بۆ ئێمە بۆ بینێران شیکەیتەوە؟ بەڵێ گەشتی ئەمڕۆمان بۆ دۆڵی موسیکە بۆ چیای سەفین. ئەسلی ناوەکە ئەوەندەی من پێ بزانم لەوە هاتووە کە دۆڵەکە سروشتێکی وای هەیە وەرزەکان کە پیا دێ بۆ شاخەوانی بۆ وەرزشکردن جۆرێک لە ئاواز و خوێندنی ئەو تەیر و باڵندانی کە لێرن جەوێکی دروست کردووە ناوە دۆڵی میوزیک. ئەنی کەواتە دەیان جۆر باڵندەی هەیە کە بە دەیان جۆر دەنگی ئەو باڵندانە ئەویستیت وەکو ئێستاش گوێمان ئەنی ئەمە بزات لە بەهارە وازەندەوەرزی بەهارە کە پیا ئەڕۆی ئەو زۆربەی ئەو باڵندانە بەهۆی کە ئێستا دارەکان وشکە ئەو ساکە دارەکان سەوز بوون ڕۆکەنە ئێرە و ئەو خوێنە ئەم میوزیکە دروستەکە. ئەم دۆڵە لەکەیەوە شاخەوانان بۆ باڵین بۆ شاخەوانی و بۆ وەرزشی شاخەوانی بەکارهێنن؟
لەوەتەی گروپەکانی شاخەوانی هەیە زۆربەی ئەو شوێنانی کە بۆ شاخەوانی وچیەکانی کوردستان ئەچێ هەمووی گەڕاون ئەم دۆڵی کە ئێستا لێن دۆڵی میوسیکیش یەکێکە لەو دۆڵانێکی کە لەو شوێنانی کە بەردەوام شاخەوانان سەردان یەکەین و پێم وابێت تقریبن بۆ ماوەیەکی دوورە بێ ینی خۆی وەرزشی شاخەوانی لە کوردستانە زۆر مێژۆکەی زۆر دوور نییە بەڵێ بەڵام لەوەتەی دەستمان پێ کردووە ناو بە ناو شوێنی جیاوازتر مەسەلەن شوێنێک کە تا ئێستا کەس پێی نەزانیوە مەسەلەن شاخەوانیتیانە کردووە ئەم کەس پێی نەزانیوە گەشتیار ئێرەی پێی بردووە کە بێ بۆ ئێرە بۆ گەشتیاری بۆ گەشتکردن بۆ سەیران زیاتر ئەو شوێنانە گەشتیار دێن بۆی کە مەجاریەوەی هەبێت ئۆتۆمبیلی تیا ببن و بتوانن بەسراحەت تیا دانشن جەیەکی وەکو ئەم شێوەیە دۆڵی میوسیک تەنها شاخەوان نەتوانێت پیا بڕۆ پیا سەرکەوێ کەواتە ئەتوانین بڵێن خۆشبەختانە ئەگەر تا بڕۆین بەناو دۆڵەکە هیچ دەبە و پلاستیک و شوشە و سفرە و دابی نابین هەرەوە ژوای کردووە سروشتەکەی هەروکو خۆی ماوەتەوە نا پیس بووە نا پاشماوە جێماوە لێرە ئەو شوێنانی کە شاخەوان سەردانیەکەن شاخەوانان بە تایبەتی سەردانیانەکەن ئەو شوێنانە کە بەردەوام ژینگە پارێزی تیا ئاکرێ ئێمە بۆ خۆمان لە ئاساسە هەر ژینگە پارێزین ژینگە پیس ناکەین هەمیشە دژی ئەوانیشین کە ژینگە پیسەکەن ئەو شوێنانیشی کە شاخەوانان ئەچن بۆ شاخەوانی تایە شوێنگەلێکن هەمووی پاکە هەمووی ژینگە پارێزی تیا کراوە کەواتە ئەتوانین بڵێن ئەم شوێنانی کوردستان ئەگەر دۆڵ بێ شاخ بێ هەر شوێنێک بێت ئەگەر شوێنەکە بە جۆرێک لە جۆرەکان سەخت بێت بەس شاخوان پیا بڕوە ئەگەر گەشتیار و سەیرانکەر پیانە ڕوا سروشتەکەی بە جوانی و بە پاچی ماوەتەوە ئەمە زۆ گرنگەمە جێ خۆشحاڵیە کە شوێنێک بڕۆین کە با بڵین گەشتیار هەمیان ناتەبعاان جۆرێک لە گەشتیاریە هەندێک لە سەیرانکەر دەستی پۆخلیان بۆ نەبرێت و ژینگەکەی ئەوە بە جوانی ما بێتەوە زۆر سپاس کاک شاخوان بۆ ئەم ڕوونکردنەوە گرنگە دەستی جەنابەت خۆش دەکەم. غربت باسیمە غەمبەرمە دیارە زامی دووریت و کانگای ئازارە ئای ئازارێ خەمی گیان هەزارە کۆچی ئۆی هەزارە کۆچی ئای لە بەرجەی هێشتم گیان نەیپرسی بۆچی ئۆی نەیپرسی بۆچی مارم خڕبی مارم خڕبی مارم نەخۆش و دەردەدارم گشت عالەم دەزانێ من بۆ تۆ شێت و هارم من بۆ تۆ شێت و هارم
باشەوک و زەوقی گۆڕی شاهوانە یاران هەورامان بۆ تاوێهرانە ئای ئێستا بێسۆزەکان منزڵگە یاران ئۆی منزڵگە یاران ئای خەزانە عمرم گان چۆن گاڵای داران ئۆی چۆن گاڵای داران مارم خڕبی مارم خڕبی مارم نەخۆش و دەردەدارم گشت عالم دەزانێ من بۆ تۆ شێت و هارم من بۆ تۆ شێت و هارم باشەوک و زەوق بە باشمان زانی چەند بابەتێکی زۆر گرنگ کە بۆ یەکەم جارە ئەیوروژێنی لەم بەرنمەیە باسی لێوکەن یەکێکیان لەوە ئیکۆسیستمە حەزەکەم یەکەم پرسیار لە هێلین خان کەم هێلین خان زۆر بە کورتی ئیکۆسیستم چییە؟ ئیکۆسیستەم واتە سیستەمی ژینگەی ئەو هۆکارانن کە لە ژینگەدا بێکەوە کۆ دەبنەوە و کاریگەریان لەسەر یەکتر هەیە بەمە پێی دەوترێت ئیکۆسیستەم واتە ئاو هەوا خاک بێکەوە هەمویان ئیکۆسیستەمێکی تەواو پێک دێنن. خەڵکی عام بەگشتی چی بکەن بۆ ئیکە ئەم ئیکۆسیستمە لە کوردستان بپارێزن بە تایبەتی ئیکۆسیستمی شاخ و داخ. هەروەکو خۆمان کە هەفتانە گەشت دەکەین کە هەر جارێک کە دێن بۆ گەشت دەتوانین لە خۆمانەوە دەست پێ بکەین دارنە سووتێنین شت فرە نەدەین ئەوانەی کە لە ڕێڕەوەکان دەیبین هەڵی گرینەوە لەگەڵ خۆمانی بیبینەوە باشدار بۆ نەسووتێنین چونکە ئەمە زەرری بۆ مرۆڤ و گیانەوەر و ڕۆک دەبێتن بۆ نمونە کەیتە دەشتێک شاخێک با بڵێن ناو دارستانێک زۆر جارە بگین سروشت خۆی ئەو دارەی لێ کردوتەوە لێ بۆتەوە وشک بۆ لەسەر ئەرزەکە فڕێەوە گەشتیار سەیران کرد زۆر جار هەنێک لە شاخەوانەکان سوود لەو دارانە ئەبینن یا بۆ خۆ گەرمکردنەوە یا بۆ دروستکردنی خواردن ئەیسووتێنن زەر ڕوزیانی ئەو داری کە کەوتو ئێماڵێن ئەو دارایی تر کەڵکی نەماوە بۆ ئیسووتێنین مشکلێک نێخۆمە لەقلێک ناکەینەوە بەڵام هەر لە ناوبردن و سووتانی ئەو دارە خۆی زەرەرەکانی چین پێمان بڵێ زەرەرەکانی ئەوەیە کە تا زەرەر بە ڕۆکەکان دەگەێنێت و دوایش زەرەر بە مرۆڤ و چینی ئۆزۆن دەگەێنێت بەمەش وا دەکات چینی ئۆزۆن تەنک بێتەوە زیان بە مرۆڤ و گیانەوەر بگەێنێت کاتە هێلین خان ئالەرە ئەوەستین ئەچینە لای کاک ئەحمەد حەزەکەم کاک ئەحمەد وەکو معلومات کاک ئەحمەد هێلین خان ئەڵێ سیستمی ئیکۆسیستمی شاریش بە تەواوەتی شێواوە لە ڕووی شێواوی ئیکۆسیستم شار سەبەبی چیەکەوا شێواوە تاوان سەبەکان زۆرە شارەکانمان ڕۆژ بە ڕۆژ فراوان دەبێتەوە و فراوانبوونی ئەم شارانە بە شوێکی پانتایی پانی دەبێت و با بڵێن بە شوێکی ئەفوقی با بڵێن بە زمانێکی تر ئەمە وای لێکە کەمەکەمە شارەکان پانتایەکانیان فراوان بێتەوە شاخ و ژینگە و سروشتی کوردستان گوندەکان بەکو بڵێن پانتایەکانی کەمتر دەبێتەوە ئێمە دەبێت بەرنامەمان بێ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بەرنمەیەکی بێ بۆ ڕاستە ژماری دانیشتوانی هەرێم ڕۆژ ڕۆژ زیاد دەبوون دەبێت شێوازی ئستونی خانی ئستونی واتە پەنا بوون بۆ خانی ئستونی وەکو عیمارات و ئەو باڵەخانە بەرزەکانە بۆ ئەوە ئێمە پانتەی شارەکانمان لەوە زیاتر فراوانتر نەبێتەوە لەبەرەوە ئەو باسە کە جەنابەت لەسەر ئۆکۆسیستمی شاکرا ئەو دارە کە لە شوێنی خۆی لادەین ئەوە ئەو دارە یان ئەو درختە یان ئەو بەردا بە هەزاران ئاژەڵ و با بڵێن وێرورە و ئەوانە لە ژیانی لەسەر ئەوەیە دەست خۆش کاک ئەحمەد ئێمە لای کاکێڤار ئەو گرنگی بوونی سروشتێکی پاک بوونی شاخ بوونی ئەم درختانە لە شاخە لە ئەم تافگە و ئاوانێکە لە شاخە چەندێک گرنگی هەیە بیپارێزین بۆیە کە ژینگەی شارەکانیشی پێ پاک بەڵێ زۆر ڕاستە گرنگێکی ئێجگار زۆری هەیە پێم خۆشە بە ئامار باسی ئەو گرنگی بکەم و زیاتر ڕوونی بکەمەوە لۆ نمونە سەتادەی دانیشتوانی جیهان لە سەتادەی دانیشتوانی جیهان دانیشتوانی شاخەکانن وە دانیشتوانی ئەو جێ ئاسەیانن کە سەتادە ئەتوو ئەمەوە لە ژیانەوە دەست پێ بکەین ژینکردنی ڕۆژانە سەتادەی دانیشتوانی شاخەکانبی واتە چەند ئیسیفادەی لێ دەکەن نمونە بە یەک لە ڕێژەکانی دیکە کە ئامارە ئەویش 150 خەڵکی جیهان چاویان لەو سەرچاوە ئاویەی شاخەکانە واتە گەر هەموو گۆیزەوی بکەین بە دوو بەشەوە بەشێکی بە تەواوەتی دانیشتوانەکەی چاوی لە ئاوی سەرچاوە ئاویەکانی شاخەکانە کە یەک بەشی گۆیزەوی چاوی لەو سەرچاوە ئاویەبی ئەگەر بێت و خوا نەخواستە ئەو ئاوی شاخەکان نەمینێ چ ڕوودەدا نیوەی گۆیزەوی بە تەواوەتی وێران دەبیت دەست خۆش تەرزەخان شتێکم
دیقەتداوە لەو گروپە شاخوانانەی کە لەگەڵیانە ئەڕۆینە شاخ لە هەموو ئەو گروپانە سیرەکەم زۆ تەرکیز ئەکەنە سەر ئەوەی کە یەک ڕێڕۆ بەکاربێنن کەسلانێت ئەڵێت تکایوەرەوە ناوە کەیچێک لاڵێت تکایوەرەوە ناوە و کە ئەشڕۆم بە شاخەکانە سێرەکەم یەک توولەڕێی باریک هەیە هەموو جارێکیان هەموو شاخەوانەکان ناچار ئەکرێن بە یا بڕۆن ئەمە بۆ ڕاستە. ئێمە وەکو گروپی شاخەوانی کە ڕۆژانە هەر کاتێک لە گەشتێکمان بوو ڕاستە یەک ڕێڕەوەگرین و ڕێڕەوەکە بەرنادێن هەتا گەینە ئەو جێی مەبەستی خۆمان. دیارە مەبەست لەمە ئەوەیە بۆ نمونە کە بەڕێیەکە ئەڕۆی ئەو ڕێ ئەزیێ تێبێ یان ئەو ڕێ بێتە شوێن پێ ئەوانە بۆی زەرەر نەگاتە ئەو دیوی ڕێڕەکەی تر ینی ئەم دی و ئەو دی ڕێڕەوەکە سەلامەت بن بۆی ئەو گیاندارانێ ئەو سروشتەکە لەوەیە نەفەوتێت. نەبێتە ژێر پێوە و نەبێتە ژێر ئەوەی زەرەروزیانی ئەو خەڵکی کاتەمەواگەینە ئەگەر بە عشوایی بەنا ئەو شاخ و داخە هەر کەسە و بڕوات و هەر گروپ و بڕای هەر گروپێک ئاو بە تێکەڵ بڕۆن بە مروری زەمن ئەو ڕۆکانە لەژێر پێمانە ئەمرن ئەو زیندەوەرانە ئەمرن کەواتە ئێمە پانتایەک سەوزایی پانتایەک لە زیندەوەرە وردەکانی کە بە چاو نابینرێت کە سوود بەخشن ئێمە لە ناویانە بین بەڵێ بێگومان. ئەنجا ئێمە وەکو شاخەوانان ئیشی سەرەکیمانە ژینگە پارێز بین. بۆ نمونە کە ئاوێکە خۆی دەبەکەی بۆت نییە فڕیدەی کە لە شوێنێک نانە خۆی بۆت نییە ئەو زبل و پاشەڕوانی خۆ جێبێڵی ینی بەشێکی سەرەکی ئیشەکەی ئێمە وەکو شاخەوانی بێزگەلەوەی خولیایە و وەرزشە و ئارەزووە و کاتی خۆتی دەیتێ ئەبێ لەگەڵیا ژینگە پارێزی بکەیت. بەشێکی ژینگە پارێزیش ئەوەیە بۆ نمونە ڕێڕە و ڕۆیشتنەکەیە پاکردنەوەی شوێنەکەی خۆتە ئیزافە لەسەر ئەوانە گەرێمە ئەگەر پاشەڕۆی تر لەسەر ڕێی خۆمان ببینین ئەو وازبە لەسەرمان ئەویش هەڵگرین. یعنی زیاتر احتیمام بدەینە ئەو ژینگەی کە بۆیە ڕۆین ئەو شوێنەی بۆیە ڕۆین. ڕاستەکەی زۆر گرنگە زۆر جوان پێکادەینە لای سابات خان دەست خۆش تەرزەخان. سابات خان ئەم باسوخواسی کە ئێستا کردمان لەبارەی ئیکۆسیستەم لەبارەی ئەو داری کە ئەکەوێت گرنگەوی کە نەیسووتێنین تا چندێک شاخەوانەکان پابندن بۆی کە ئەو دارانە نەسووتێنن کە کەوتۆ لە گرنگی مانوی ئەو دارانە لە سروشتا تێبگەن. ئەمە هەموو شاخەوانێک ئەیزانێت یاخود ئەم زانیارە لای هەموو گروپە شاخەوانەکان هەیە ئەم پارێستنی ئیکۆسیستەم هەروەها. بەڵێ خۆی ئیکۆسیستەم وەکو گشتی هەموو ئەو شتانێک لە دەوروبەرمانن ئەوانەی کە گیاندارن و ئەوانش کە بێجیانن هەمویان بەیەکەوە ئیکۆسیستەمەکە دروست دەکەن. جااتوو بۆن منە دەڵێ ئەگەر زیانیشی پێبگا خۆ ئەوە گیاندار نییە بەڵام ژیانی گیاندارەکە لەسەرەوە بەندە. جا پاراستنی ژینگە وەکو شاخەوانان ئێمە بۆ نمونە ئەوانەی کە سەر بە فیدراسیۆنی شاخەوانین هەموو کۆرسی سەرەتای شاخەوانیان وەرگرتووە واش فێرکراوین بەشێکی پاراستنی ژینگە بەشێکە لەو کۆرسەی کە کۆرسی سەرەتایی شاخەوانی و هەمومان ڕادەهێنرین هەم بە شێوەیەکی تیۆری هەمیش بە شێوەیەکی پراکتیکەڵ کە دەچینە شاخ چۆن ژینگەکە بپارێزین و چۆن باڵانسی ئەو ئیکۆسیستەمە هەم لە بینی گیاندارەکان و هەم لە بینی ئەوانەی کە زیندونین وەکو دار و بەرد و ئاو بەڵێ بێجیانەکان هەم ئەوانەش بپارێزین. باشە پرسیاری چیکە زۆربەی خەڵکی ئاسایی کە پیان ئەڵین گەشتیار سەیرانکەر یا ئەوانەی کە ئارەزوومەندن بێنە سروشتەوە لەم ساڵانەی دواییدا زۆربەی شوێنی کوردستان کە کاتی خۆی بەهۆی حکومەتی بەعسەوە ئەو ڕژێمە داپڵۆسێنەرە کە نەی ئەهێشت جوانی دیمەنی ئەو شوێن وڵاتی خۆت ببینی هەموو شوێنێکی لێ منع کردبووین هەموو شوێنێکیان ناو ئەنا مانتیقە محەڕەمە و مینێکی زۆریشان ڕشت لە سنووری سروشتی کوردستانە. لەم دوایانە ئێمە بەهۆی شاخەوانەکانەوە خەڵکی ئاسای ئەزانێ فلانە شوێن کوێ ئەم شوێنە جوانە ئەم شوێنە ئەوەیە ئێستا بەهۆی شاخەوانەکانەوە کە ئەچنە شوێنێک ڕستمەگرن لە سۆشال میدیاکانە بڵاوەکەنەوە خەڵکی ئاسایش بوو شوێنانە فێر بۆ بەڵام ئەوەی ئەبینین ئەو شوێنانە وردە وردە تێک ئەچێ ئێوە هیچ پلانێکتان هەیە بۆ ئەوی کە ئەچنە هەندێک شوێن ئەوە بە ئاشکرا یعنی بڵاوی نەکەنەوە کە شوێنانە کوێ بۆیە ژینگەی ئەو سروشتی چکە خەڵک ناڵەمە کوتم چەندها ساڵ ئەم شوێنانی لێ مەحروم بوو بەڵام ئێستا کە بە ڕوویا کراوەتەوە بەڵام بە شێوەیەکی خراپ بەکاری ئەهێنێ هیچ شاخەوانەکان شتێکیان هەیە بۆ ڕێگری لەو وروژمە ناشەرەزایی کە ڕوو ئەکاتە شاخ و داخ.
مەڵێ کاک بشکۆ قسەکانە زۆر ڕاستن ئەوەی کە ئێستا لە سوۆشیال میدیاکان دەبینین ئەو وروژمەی خەڵکی گەشتیار کە بۆ نمونە ڕسمێکی شاخەوانێک دەبینێت لەسەر تایەیان لە شوێنێکی جوان کە لە ناو سروشتە ئەو ڕووکردنەی خەڵک لە شاخەکان و لە ژینگە ئەگەر بە بەرنامە نەبێ ئەگەر خەڵکەکە بە زانیاری و بڵێ بە شێوەی بەڵێ ڕێنمایی شاخەوانی یانیش ڕێنمایی ژینگە پارێزی ئەگەر بە تەواوی پڕ زانیاری نەکرێ لەوانەیە ئەو شوێنانە ئەو شوێنە گەشتیاریانە ئەو شوێنە بڵێ ژینگەیە جوانانەی کە هەمانە لە ناو بچێ بەرەبەرە لەبەرەوەی کە ڕێنمایی زۆر کەم بڵاو دەکرێتەوە ئەو کەسانی کە دەچن بەس جوانی شوێنەکە پیشان دەدەن ینی شێوازی پاراستنی شوێنەکە ینی شێوازی ڕێکردن بەو شوێنانە یان شێوازی بۆ نمونە چۆنە تو کاتت بەسەر دەبێت لەو شوێنە هەرەوە نییە دووسێ ڕسم بگری و بە سیارە بچی بۆ هەموو شوێنێ ینی دروستکردنی ڕێگاکانیش بۆ هەموو تایەک بۆ هەموو شوێنێکی ژینگەیی هەڵەیە لەبەرەوەی هەموو کەسانە بڵێ ڕێیان دەبێت بۆی نزیکتر ببنەوە لەو شوێنانە ئەو شوێنانە بەرەبەرە تێک دەچێت لەبەرەوەی خەڵکی زیاتری دێتە ناوی جا وەکو خۆمان وەکو شاخەوانان بڵێ ئەو شوێنانێک کە بۆی دەچین زیاترەوانن کە سیارە ناچێتن یانیش خەڵک ناتوانێت زۆر بۆی بچێ لەبەرەوە کە کەسێ دەچێتەوێ دەبێ هەم زانیارێکی گشتی هەبێ لەسەر کوێستان لەسەر بڵێ ڕێکردن لەسەر خۆپاراستن نەناو ئەو شوێنانە چونکە شوێنی سەختی و شوێنی مەترسیداری زۆری تێدایە. ئێمە ئەمڕۆکو گروپی شاخەوانی هەولێر بەشداریمان کرد لە بەرنامەی گەشتوان زۆر خۆشحاڵ بووین لە کۆتاییدا پەیامێکم هەیە ئەمەیە بە هەموو خەڵکی کوردستان و بە تایبەتی ئانی هاوتەمەنی خۆمە بڵێم کە ئەم سروشتە جوانەی هەمانە بیپارێزین بۆ کەرستانی کە ئێمە کە دەین بۆ سەیران پیسی نەکەین چاو لە ئێمە بکەن ئێمە وەکو شاخەوانان هەوڵە دەینکەوە ببین بە سیمایەک بۆەوەی خەڵکی ئاسایی سیرمان بکەن فێر بن کە ژینگەکە چۆن بپارێزێ پاراستنی ژینگە ئیشێکی زۆر ئاسانە هەر ئەوەیە کە تۆ کیسێک زبڵ لەگەڵ خۆتە هێنی ئەو کەرستانی کە پێویستت پێنیت لە قاب بێ لەو خواردانە بێت کە ئەمێنێتەوە بیخیت تەنان کیسەکە و لەگەڵ خۆتی ئەیبێتیان هیچ زەحمەتێکی تیانە بۆی ئەم سروشتە جوانی هەمانە ئەم جێگا جوانەی کە لە کوردستانە هەیە هەم بە پاکی بمێنێتەوە و هەوڵ بدەین ئەو ئیکۆ سیستمەی کە لە بەرنامەکە باسمان کرد بیپارێزین. وتیان دۆڵی میوزیک هەرچەنە هیچ میوزیکێکمان جوێرە نەبوو لەبەرەوەی کە درەختەکان ئێستا هەمووی وشکە بەڵام مانگێکی تر ئەم درەختانە کە چەکەراکەن و سەوزە بن و ئەگەشێنەوە ئێرە ئەوێ بە سیمفۆنیای باڵندەکان لێرەدا دێنە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی گەشتوان تا ئەڵقی داهات و شوێنێکی خوا خۆش بێک شاد ئەبینەوە هەر شاد و بەختەوەر بن.